خانمە هونەرمەند ڕووبار ڕەشید کە لە ئێستادا کە وەرزی بەهارە بێگومان زۆرێک لە هونەرمەندان هەوڵەدەن بەرهەمی تایبەتیان بۆ بەهار و بە تایبەتیش بۆ نەورۆز هەبێت و ڕووبار ڕەشیدیش لە ئێستادا نوێترین میوزیک ڤیدیۆی خۆی بە ناوی ئێرە کوردستانە بڵاوکاتەوە کە یەکێکە لە بەرهەمە نوێیەکانی خاتۆ ڕووبار بێگومان خانمە هونەرمەند ڕووبار ڕەشید کاکەی لە وەکو ئاماژەم پێکرد بەبوونی هاتنی نەورۆزەوە ئەم بەرهەمەی بڵاو کردوتەوە کە ناوی ئێرە کوردستانە. بێگومان ئەم خانمە هونەرمەندە تێکست و ئاوازی گۆرانیەکەی هی ئەحمەد هەیاسە و هەروەها کاری میوزیک و دابەشکردنی دەنگیش لەلایەن ئاراز ڕەفعەتەوە کراوە. خانمە هونەرمەند ڕووبار ڕەشید کاکەی با بۆنی هاتنی نەورۆزەوە بەرهەمێکی نوێ بڵاو دەکاتەوە لەو بۆنێدا پێشکەشی هەموو کوردێکێکات. ئێرە کوردستانە ناوی بەرهەمە نوێیەکەی ئەو خانمە هونەرمەندەیە و تێکست و ئاوازی گۆرانیەکە ئەحمەد هەیاسە و کاری میوزیک و دابەشکردنی دەنگ لەلایەن ئاراز ڕەفعەتەوە کراوە و هونەر دیلۆن کاری دەرهێنانی میوزیک ڤیدیۆکەی لە ئەستۆ گرتووە.